وەکو تەمرینی یۆگای لێ بکە. ئەوە چی؟ تۆ تەمرینەکەی نوێژ ناکەی. نوێژ نابێ نە قسەی غەیری خۆی تیابێ نە کردداری غەیری خۆی تیابێ. بۆیە عولەما فەرموون ئەگەر ئینسان قسەیەک بکە لە دەرەوەی نوێژ بێ و قسەیەکە معنای هەبێ ئەو نوێژەکەی بەتاڵە بێت. بۆ نمونە ئەکۆکیاڵێ ئەحوو ئەڵێن هوو ئەوە قسەیەکە معنای هەیە، معناکەی ئەوەیە من دەم کۆ کردوتەوە لورێنم، ئەمە نوێژەکەی بەتاڵە کاتەوە. وێ بێ بەقەر پژمەکە خۆی بژمێ، بەقەر کۆکەکە خۆی بکۆکێ، قورگی پاک کاتەوە، ئەوەندەی ضەرورە. هەناسادە بەو شێوەی کە طەبیعیە، نابێت لە شێوەی طەبیعی خۆی بیوات دەرەوە. زەلامی وای تر ئەبێ بە فوو ئەوە هەناسایە لە ناو نوێژ. تۆ فووەکەی نوێژ ناکەی، باشە تۆ ئەلوورێنی ئەو نوێژ ناکەی. ئەم قسە زیایانە کێتە ناوەم نوێژە، ئەم قسانە تایبەت نین بە نوێژەوە. نوێژەکە چی بوو؟ ئەقوالی مەخسووس بوو، تایبەت بوو. ئەمە لە نوێژ نییە، هێناتە ناو نوێژەوە کەواتە نوێژەکەت بردە دەرەوە لە حاڵەتی نوێژ، کردە بەشتێکی تر. ئەفعالیش بە هەمان شێوە، کردداریش بە هەمان شێوە. کردارانێک کە نوێژەکەت لە قاڵبی نوێژ بەرێتە دەرەوە نوێژەکەت بەتاڵە کاتەوە. وێ نابێت کردارێک کە هی نوێژ نییە بێنیتە ناو نوێژەوە. بۆ نمونە کەسێک لە نوێژە دەستکات بۆ کەسا هاویشتن، کێ کردداری نوێژ بەتاڵێک کاتە، دەستکات بە کەل لە هاویشتن بەتاڵێک کاتە، دەستکات بە سەر لە قاندن بەتاڵێک کاتە، حتا پێ بکەنێ بە قەهقەها دەنگی لەگەڵا بێ نوێژەکەی بەتاڵە کاتەوە. شەق بەهاوێ لە نوێژەکەی بەتاڵە کاتەوە. لە نوێژە هەوڵ باش شنا بکە، وان نوێژەکەی بکات شنا بکە، ئەمە شناوەکە نوێژ ناکە، کاتێ بۆ سوژدەوەمان نوێژەکەی بەتاڵە کاتەوە. یا لە نوێژەکەی چۆن بکە؟ وەکو تەمرینی یۆگای لێ بکە. ئەوە چی؟ تۆ تەمرینەکەی نوێژ ناکەی. بۆیە بێنیە ئەقوال و ئەفعالێکی تایبەت بە نوێژ خۆی بێ، نابێ هی غەیری نوێژ بێتە ناوی.